بینەرانی ئەزیزتان لە بێتۆم کاتتان باش ئەمڕۆ 8 مارسە ڕۆژی گیانی ژنانە سەرەتا پیرۆزبایی لە خۆم دەکەم و پیرۆزبایی ڕاستی سەرجەم خانمانی هەرێمی کوردستان و جیهان دەکەم ومێت دەکەم تەنها ڕۆژێک بەس نەبێت بۆ یادکردنەوەی خانمان بەڵکو لە هەموو کایەکانی ژیاندا ئێمە خانمانمان لەبیر بێت ئەمڕۆ من لەلایەن دەستگای میدیای هاوڵاتیەوە هاتوومەتە ناو بازاڕی شاری سلێمانی دەمەوێت سەردانی بەشێک لەو خانمانە بکەم کە لەسەر پێی خۆیان وەستاون و بە هەوڵ و مانتووبوونی خۆیان بژێوی ژیانیان پەیدا دەکەن و لە نزیکەوە گوڵی دیاری دەستگای میدیای هاوڵاتیان پێشکەش دەکەم وەک ڕێزێک لە بەرامبەر ڕۆژی ژنان و ئەرک و ماندووبوونیان بۆ پیشەکەیان و بیریشم نەچێت لەم ڕۆژە تایبەتەدا من پۆشاکەکانم لەلایەن کوتاڵی دریسەوە سپۆنسەر کراوە. دایکیان سڵاو لەبێ و ڕۆژی 8 مارسە پیرۆز بێ ئەمڕۆ ڕۆژی ژنانە ڕۆژی ژنانە پیرۆز ئێوە قوربان کە هیچ شتێکم نێ لە ئوتێلم نەکرێ ئوتێلم بۆ وەیرێ نە هیچ ئینجا یارمەتیم بەندا لە حکومەتەکانە کەم یارمەتیەکەم بەخۆ سز مانگە مێردەکەم مردوو لە ئوتێل یارمەتیم بەر نەکرێ ئوتێلم بە شۆ و بەڕوو لە سەجادێ شەکە و چییە؟ ئیشی چییە؟ لێ نزەفرۆ ئێمە قورس نییە بوو بەخۆ کەس نیشم یەک کەس بەخۆمە گریاوم چاوم چۆر ئەی پێم بڵێ لێرە کە کاتێک ئیشەکەیت هیچ کێشەیەکیان بۆ دروست نەکردووی؟ نەوەڵ هەک لێ نزەفرۆ هیچ ناڕەحەتێکە توش نەبووە لە کاتی ئیشکردنە؟ نەبەخ ئیتر یارمەتیەکەم بەن خێتکە وا گەورەیەوە شەبێ؟ خانوویەکەم بۆ دەست خۆ ئیتر یارمەتم بەن پێت خۆش بوو؟ ئەرەوەڵ ئەی پێیامت چیە لە ڕۆژی ژنانە؟ ڕا پەیاممەوەیە پیرۆستان بێت سەرکەوتوو بن دایکیان سڵاو لەبێ و ئەمڕۆ ڕۆژی 8 مارسە ڕۆژی ژنانە پیرۆز پیرۆزبایی لە خۆشت دەکەم لە هەموو کوردستان و هەموو کوردێکی بەشەرەف پیرۆزبایی لێ دەکەم. زۆر سپاس پێم بڵێ لە ڕۆژی 8 مارسە پەیامت چییە؟ پەیامم بۆ هەموو جیهان هەیە ئەم شەڕ و ئاژاوەمان لەسەر لاسێ ئەم ترس و خۆفەمان نەمێنی بە ئازادی بژین بۆ ئازادی دەژین ئیشەڵڵا. پێم بڵێ ئیشەکەت قورس نییە لێسا کە لە بانکی ڕەمەزانێنی و کار دەکەی؟ ئیشەکەم گەلێ قورسە بەس قەیە ناکە خوا دەکا ئەم شەڕ و ئاژاوە نامێنێ قەیە ناکە بەرلا ئیشەکەم زۆر قورس. ڕۆژانە چەندێک کارەکەی لێرە دای؟ لە سەعات 5 بەیانەوە دێم بۆ 7 شەوی. لێرە تووشی هیچ ناخۆشی و ناڕەحەتێک نەبوو؟ لە ڕۆژێ تاوانە ئەو هەموو شتەکان باید 500,000 بر بۆ ئەو دایرەیەکە لە دەبۆکەی عنۆر نەیدامەوە کە عنۆر هەیە لە مدیر. لێرە ئەو کاتە هاتم بۆ لادوت جێگەکەمان پێ نادەنەوە ئێستا پێیان نەیانداوینەوە ئەو جێگای خۆمان نەیانداوینەوە ناڵەکە ئەوە بە 1000 نەیداینە. هەوڵ و ماندووبوونی ئێوە بۆ پیشەکەتان گوڵێک هەڵگرە بەدڵی بە قوربان دەبە با بۆ شێشکە بێ گوڕم بۆ چێم دەی دەستت خۆش بێ خوای بەخێر بێ خۆش بێ لەشتان خۆش بێ بە خێرەی سەر چاپ پێت خۆشە کەمڕۆ ڕۆژی لێ دەکەم بە قوربان ئای چۆن بێ من ژن نیم من پیاوم شحالەکە پیاوان دەژێم و ئیشێ دەکەم نازی بە خۆتەوە ئای چۆن لە شانازی بە خۆمەوە دەکەم ئای چۆن ئای بە خەر هەموو ئافرەتەوە لە شوێنە ئیشێ دەکەم من لەسە ئەم جادەی فەرقی تیار عینێستا ساخ بێ سەرکەوتوو بی نمونە زیا بێ دایکیان سڵاو لەبێت ئەمڕۆ ڕۆژی 8 مارسە و ڕۆژی ژنانە پیرۆز لە تۆش پیرۆز بێ خوایە لە هەموو کەسێکی پیرۆز بێ. پەیامت چییە لەم ڕۆژەیە کە ڕۆژی خانمانە؟ وەڵا قەت ڕۆژی خانمان وا نابێ. ڕۆژی خانمانی چی؟ من ئەلەوێ دانیشتم مدیری بەلەدەی فەردێک وەزیروانی فڕێدام عیب نەبێ شەڕوان کە هەریە کێشی بۆ ئیشکردن 200,000 تیا بوو لەگەڵ باران پۆشێکی لەگەڵ ئەو تەختەی من خۆم کە لێ سەری دانیشتم ئەوەی فڕێداوە ڕۆژی جیهانی چی؟ ژنانی چی کوژن مافیەیە هەر درۆیە قەت مافی نییە. چی وای لێ کردووی تا ئاوا بێزار؟ وەڵا باوکی من مدیری بەلەدەی داواکاری چییە؟ وەڵا داواکاریم ئەوەیە جارشکە عیشیوانەکا و ئێمەش گوناحین و دووسێ پیرەنە لێرە کاسپیەکەین و من بۆ خۆم یەکیان نەفسی خۆم مێردەکەم وادی 57 لە تەمەنی 57ەوە پێشمەرگەی یەکێتی هەر بەدوای یەکێتیەوە بۆ هەتا ئێستا و
معاشێکی 600,000 هەبوو معاشە 600,000ەکەم بڕاوە ناویشم لە کۆمپیوتەرە هەیە ئەچم بۆکن کاک جەمیل هەورامی ئەچم بۆکن خاڵە سەلاحی ئەڵێن بۆ معاشەکەم بڕاوە ئەڵێن کاقوبات ئەمری لەسەر کردووە کاقوبات قەت ئەمری وا ناکە بۆ ئەوانەی کەژنی شاخیجی لە تەمانگی میلیۆنێکیان هەیە من بۆ 600,000ەکەیان بڕیم 600,000ەکە قیمەتی چییە هەخی دوو عەلاقەی بازاڕە دایکیان پێم بڵە جیالەوە هیچ ناخۆشی و کێشەیەکی ترە بۆ دروست نەبوو لێرەکە ئیشەکەی با ناخۆشی چۆن ناخۆشیم نە بۆم باس من بۆ خۆم نەخۆشم چواتێن نەخۆشیم لەگەڕایە ئەلەوێ دانیشتم ئەلەوێ زدان تاکەم ئەلەوێ بوو دوێنێ پێری عاربێک لێی دزیم لە کامێرەماندا تقریبا 1.5 ملیۆنی هەر پارەتیا بوو بۆی قەرزم لەسەر بوو ئەخر منم شتانەمە بە قەرز دێنم ئەوەی برد ئەنجا حەپیتیا بوو هەموو حەپی تارانێ بوون پیاوەکەم چوو لە تارانێ حەپەکەی بۆیە نامەوانێ گوێ لێیە ئەنجا یەک هەموو خەفەتی کەمە بوو لە ئەو ساڵی کە لە مووسڵیاندا پیاوەکەم لە شەڕی تیرۆزستەکانە بوو ڕۆژنامە نووسێک هات پرسیاری لێکردم تۆ بۆ ئاخەمباری بۆ تەعزیەباری تم دەردی من زۆر گرانە کوتی بۆ وتم مێردەکەم لە شەڕی دەحشایە مانگەکە نەهاتۆتەوە زۆرم پەرۆکی پیاوەکەمە زۆریشم خۆش دەوێ بەخەت چاوم خۆشێ ئامۆزای خۆمە تمەڵایی خەمباری ئەوەم قاقەزێکی نووسی بە ڕۆژنامە نووسین ئەو جەریدەشتی هەر هەڕم گرتە بووی 10 ساڵ لەمە پێش هەتیا بوو جەریدەکە لە جانتایەکەمە قەفەتی لە پارەکەش ناخۆم لە حەپەکان نام قەفەتی لە جەریدەکەی ئەخۆم جەریدەکە چیتیا وڵاهی جەریدەکە زۆر دامایی منی لێ نووسی بوو حەچی قسێکم هەبوو هەمویان نووسی بوو پێم خۆش بوو ئەو جەریدەی بەرم بۆ کڕ بە تاڵەبانی باشە پێم بڵێ بەیانیان لە سەعات چەندەوەیتە ئێرە بۆی وەڵا باوکی من لە سەعات 6ەوە لێرە ساخ بە یاخوا لێرە بانگەدا هەتا نوێژیان بانگەدا لێرەی ڕست نییە ئێستا مانگی ڕەمەزانە و لێرەیش چم نییە ڕست نییە ئێستا لە مانگی ڕەمەزانین و لێرە قوربان مەعیشەت گرانە مەجبورین مەعیشەت گرانە و قەسبە لە سەرمان من پیاوم نەخۆشە بۆ خۆم نەخۆشم کاسب کارم نییە کوڕم نییە کچم نییە هەر خۆم و پیاوەکەم من پیاوەکەشم نەخۆشە بۆ خۆشم هەر نەخۆشم 6 نەخۆشیم لەگەڕە توانام نییە دانیشم لەبەرەوەی مەعیشەت گرانە هەر عیادێکی یەکەی عیادێک بە ملیۆنێکە بە 500,000 مەعیشەت بەڕێوە ناچێ دایکی من ساخ بێ دایکیان نمونەت زیابێ ئەبێت تۆ شانازی بەخۆتان نەم بەڕێزی دەستت خۆش بێ بورێکی بۆ پیاوەکەشم مەگرم پیاوەکەشم خۆشەوێ دەستت خۆش بێ دەستت خۆش بێ بە خەراتنێکی گەرمت دەکەم کچی بەڕێزمی دایکیان سڵاو لەبێ و ئەمڕۆ ڕۆژی 8 مارسە ڕۆژی گیانی ژنانە ڕۆژی گیانی ژنانە تۆش پیرۆز پەیامت چێ لەم ڕۆژەیە بۆ خانمان چ پەیانێکم بۆ خوا ئیسراحەت دانیشم لە ماڵە باشەوە نییە پێیان ناڵێ تۆ ئێستا نمونەیەکی زیندوی کە شان بەشانی پیاوانی شتەکەیوانش بێنە بیکا بە لە ماڵ دانیشتم ئەیوانە من ئیراشێتێکە بۆ منە حەز ناکەی ئەو خانمانێک کە ئەزمونیان هەیە بێنە دەرەوە بەرە وەڵا بۆ ئاز ناکەم هەر لە قەدەر هەرکەس لە قەدەر توانای خۆی وەنیە مەعیشەتی خۆی لێرە کاتێکە هیتە دەرەوە بۆ ئیشکردن هیچ کێشە و گرفتێکە بۆ ڕای چوان بۆم دروست دەست خۆش خۆش ئەمڕۆ ڕۆژیشتان ئای بۆ پێم ناخۆشە ژن پێم خۆشە سەرکەوتوو بن لە هەر سەرکەوتوو بن و لەگەڵ پیاوان شامە شامە لێبێ و ئەمڕۆ 8 مارسە ڕۆژی ژنان و پیرۆز ساڵ لە تۆش لە هەموو خانمان پیرۆز بێ پەیامت چێ لە ڕۆژی خانمان هیوادارم هەموو خانمەیەک لەسەر پێی خۆی بوەستێ پێش بە خۆی ببەستێ و هاوشانی پیاوان کار بکات و خۆی پێ بگەێنێت پێم بڵێ کاتێکە تۆ کارەکەی هیچ ناخۆشی و ناڕەحەتیەکە توش نەبووە طبعا لە ژیانمانە هەمومان تووشی ناڕەحەتی و ناخۆشی ئەبین بەڵام نابێ گوێی بینێ لەبەر ئەوەی ئەتوانین پێش بە خۆمان ببەستین پێش بینێ هیچ شتێ ناگۆڕێت تەنها ئەوە نەبێ کە زەرەرمان پێ ئەگەێنێ جاستاوە لە بێمڕۆ ڕۆژی 8 مارسە ڕۆژی گیانی ژنانە پیرۆز بێت لە تۆش پیرۆز بێت گیانەکەم بە خێر بیت لە هەموو ئافرەتەکانی کەش پیرۆز بێت پێم بڵێ پەیامت چێ لە ڕۆژی خانمان پەیامم ئەوەیە هەموو ئافرەتی لەسەر پێی خۆی بۆستێت و سەرکەوتوو بێت لەو کاتەوەی کە ئیشەکەی هیچ ئاستەنگی و کێشێکە بۆ دروست نەبوو
نەخێر شکر بۆخوا. خاتون گیان سڵاو لەبێت ئەمڕۆ ڕۆژی 8 مارسە ڕۆژی گیانی ژنانە ڕۆژی گیانی ژنانە پیرۆز لە هەموو ئافرەتێکی جیهان پیرۆز بێ و لە تۆش پیرۆز بێ و خۆشحاڵم هاتم هیوادارم هەموو ئافرەتێک مەرد بێ بوێر بێ لەسەر پێی خۆی بوەستێ هەموو ئافرەتێک وەکو من خاوەنیشی خۆی بێت و دەست لە هیچ کەسێ پان نکاتەوە باوکە برایە مێردە هەر کەسێکە هیوادارم سەرکەوتوو بن هەموو ئافرەتەکان و لە هەموو ئافرەتەکانیش دووبارە پیرۆز بێت و هیوای سەرکەوتن بۆ هەموو ئافرەتی جیهان دەخوازم. باشە خاتون گیان پێم بڵێ نمونەت هەر زیندوو بێت هەر زیاد بێت پێم خۆشەکە لەسەر پێی خۆت وەستاویت و بە بوێری ئیشەکەی بەڵام لە کاتی ئیشکردن تا لەو کایانی کە ئیشە کردووە هیچ کێشە و گرفتێکە بۆ زۆر هەموو ئافرەتێک کێش و گرفتی بۆ دروست دەبێت لە ئیشکردن بەس سەرەتای ئیشەکەوەیە دواتر زۆر ئاسایی دەبێتەوە و کەسەکانی دەوروبەریشی بەلایەوە ئاسایی دەبێتەوە. من خۆم یەکێکم لەوانە دەوەچێ بڵم هەتا حاشایان لێکردم لە سەر ئیشەکەم بەڵام سپاس بۆخوا سەرکەوتوو بووم و بەردەوام بووم لە ئیشەکەم بەس دایکم پاڵپشتم بوو لەگەڵ هاوسەرەکەم. ئەو دوانە زۆر پاڵپشتیان کردم وتیان هەر کەسێ پشت تێکە تۆ هیلاقۆ نەبێ و ئێمە لە پشتین وەکو چۆن پشتیان گرتم و سپاس بخوا دوای چەند کەوتن و چەندین هەستامەوە و نەمێژوام لێ بێ بکەوم ئێستاش ناهێڵم هەتا ئەو ڕۆژەی ئەمرم بەردەوام لە ئیشی شەڵ درێژە بێ ئیشەڵڵا ئەی پێم بڵێ جیا لەو ئاستەنگیانی کە بۆ دروست بووە چەندێک ئیشەکەت خۆشەوی ئەتوانم بڵم لە خۆم و لە دەکوچەکەم زیاتر ئەوانە ئیشەکەم بەلاوە گرنگە لەبەرەوە ئیشەکەم زۆر زۆر خۆشە بەلامەوە ئەگەر ئەم ئیشە نەبێت لەوە چێ من ئەم جەستەی ئێستان نەبێت لەوە چێ کەسێکی خەواڵ و دایمان کەسێکی جەستە هیلاک بەس کە ئیشەکەی هەز بە ماندوێتی ناکەی هەز بە هیلاکەتی ڕوح ناکەی هەز بە هیلاکەتی جەستە و ڕوخسار ناکەی بگرە ئەو ئافرەتانەی کە ئیشەکەن زۆر جیاوازیان هەیە لەگەڵ ئەو ئافرەتانەی کە ئیش ناکەن ڕوخساریان تێک ناچیە ڕوخساریان گەژە بێت لەبەرەوەی کاتی خەویان بەرنامەکانیان ڕێکە بەس ئەوانەی کە ئیش ناکەن دایمەن شەو درەنگە خەون بەیانیان درەنگە وەسنەوەژە بێتە هۆکاری تێکچوونی ڕوخسار تێکچوونی جەستا ئەوانە هەمووی ئەبێتە کۆمەڵی نەخۆشی بەڵام من بۆیە ئەمە ئەڵم بە هەموو ئافرەتان ئیشکەن حاقیان نەبێ بوونیان هەیە یانیانە بۆ ئەوەی جەستەیان بە زیندوێتی بمێنێتەوە ڕوحیان بە گەشاوەی بمێنێتەوەوانێ دایمەن بیر لاشتی نەکەن تووشی دەرونەتی نەبن زۆربەی ئافرەت لە بێ ئیشیا تووشی دەرونی بووە تووشی حاڵەتی نەخۆشی نەفسی بووە ئەمانە هەموو هۆکارێکن بەوە بەڵام ئیشەکەت دەبێتە ڕێگری هەموو ئەم کۆمەڵشتانە ناتوانانی ئەم نەخۆشیشتانە بەسەر دازاڵ بێ و ئەتوانی تۆ سەرکەوتوبی لەو شتێک کە ئەتەوێ بیکەیت بەس ئەگەر کەسێکی بیت ترسنۆک بین هەر لە پیاویشدا نەکار لە ئافرەت هەر ئافرەتێکەر پیاک ترسا لە ئیشێک سەرکەوتونان بەس تۆ لێ مەترسە خۆ بەخوا بسپێرە زانخواش یارمەتیدا سەرکەوتووە بیاننا دەستە خۆش بێ خاتوونگیان هەمیشە سەرکەوتوو بیت نمونەت زیاد بێ زۆر سپاس دەکەم ئینشەڵڵا هەر گەشاویایتم پەمەیە بە پەمەی هەڵگرتم ڕێگەشەوە پەمەیم کڕی دەستە خۆش بێ و بەخێر بێن سەر خۆشم ڕۆ ڕۆژی خانمان زۆر یانی ڕۆژێکی زۆر خۆشە ئەگەر ئافرەت خۆی بوێر بێت ئەتوانی هەموو ڕۆژێکی گیانی ئافرەتان بێ هەموو ڕۆژێک ئەتوانی ئەوە بێت سوورە خان سڵاو لێ بێ و 8 مارسە سڵاو لە تۆش پیرۆز بێ ئینشەڵڵا و لە هەموو خانمێکی کورد پیرۆز بێ زۆر سپاس پەیامە چێ لە ڕۆژی 8 مارسە بۆ خان بە هیوای ژیانێکی خۆشیان هەبێ ژیانێکی باشیان هەبێ بتوانن ئیدامی ژیانی خۆیان بکەن لە مشکی لەو کێشە بە دوور بن و پێیان بۆ پیاوەکانی شێ هەمویان ڕێزی ئافرەتان بگرن کە مەخلوقێکە دروست بوونەوەی لەو خانمە سەرکەوتوانین کە جێدەستی خۆت دیار خستووە پێم بڵێ لەو کاتەوەی کە ئیشەکە هیچ کێشە و گرفتێک تەبان کەم تا زۆر هەمومان تووشی کێشە و گرفتە بین گرنگەوەی بەسەر یازاڵ بین ئەو مهمە منیش وەکو هەموو خاتونەکانی کە بۆ نمونە لێرە ئیشەکەم دژایەتیم کراوە بۆی کە بیانەوێت لە ئیشەکە دوورم بخەنەوە یان خاوم بکەنەوە یان بمشکێنن لەسەر ئیشەکە بەڵام ئەوەی کە مهمە خۆتی کە ئەتوانی خۆ دروست بکەی خۆکەی بە قودوە لەسەر ئیشی خۆ بەردەوام بیت و نێڵی تەئسیر و ئەوەی کە ئەوان بەسەر تازاڵە بن نێڵی خۆ لە پێشتر بیت
نێڵی تەسیری قسەی خراپی خەڵک دژایەتی کردن ببێتە هۆکاری دواخستنی ئیشەکەی خۆ من سوپاسیەوە بکەم لەبەر بیرم نەبووە هەشتی مارسە ئێستا کە ئێوە گوڵەکەتان نێوا پێم و هاتوون اینجا زانیوە کە ڕۆژی ئافرەتانە چکە نازانم بەهۆی مەشغوڵیم و بۆ بەرەجەژنانە و ئەوەیە نازان بە زۆر سوپاسانەکەم منیش بمزانم گوڵم بۆی وێ ناچکە سادانێک مافی زۆر سپاس تۆ خۆت بەساخەوم سوپاس لە هاتوونگیان سڵاو لێ بێ و هەشتی مارسە سڵاو لە تۆش بە قوربان لە تۆش پیرۆز بێ و لە هەموو ئافرەتانی کوردستان پیرۆز بێ سپاس پێم بڵێ لە هەشتی مارسە پەیامت چیە بۆ خانم وڵای پێم ئەوەیە ئافرەتان کە بەهرەیەکیان هەیە بەکاری بێنن کاری خۆیان بکەن ئیستا بۆ نمونە من 10 ساڵە کاری خۆم هەیە ئیشی خۆمەکەم ئارێژگام هەیە یعنی شانازی بە خۆمەوەکەم دەست خۆش بێ بە قوربان دەست خۆش بێ بە ساق بەخۆشی بەکاری بێنێ ئینشەڵڵا ئەمڕۆ پێ خۆشەکە ئەمڕۆ ڕۆژی خان زۆر زۆر دڵم خۆشە شانازی بە خۆمەوەکەم هەر شانازی بە خۆتەوە بکەیش یاخوا بەخێر بێن سەر چاو بەخێر بێن بینەرانی خۆشەویست هاتمە کۆتایی پرۆگرامی هەشتی مارس هیوادارم هەموو خانمان لەم ڕۆژەدا هەمیشە دڵخۆش و بەختەوەر بن هیوای ڕۆژێکی خۆش بۆ هەموو لایەک دەخوازم و سەبەتەکەشم تەواو بوو لەو گوڵانەی کە بەدەستمەوە بوو هەمووی میا بۆ خانمانەی کە لەسەر پێی خۆیان وەستا بوون هیوادارم هەمیشە ئەو خانمانەی کە ئەزمونیان هەیە نمونەیان زیاد بێت و لەسەر پێیەکانی خۆیان بوەستن تا پرۆگرام و بەرنامە و بابەتێکی دیکە بەخواتان دەستبێرم خواتان لەگەڵ